سڵاو لە خوشکان و برایان هیوادارم هەمووتان باش بن. خراپی زمان لە یاقوب بەشی 3 ئاەتی 1 تا 12. خوشکان و برایانم، زۆرتان مەبنە فێرکار، بزانن لێپرسینەوەی قورسمان لەگەڵ دەکرێت. هەموومان لە زۆر شت هەڵە دەکەین. ئەگەر یەکێک هەیە لە قسەکردن هەڵە ناکات، ئەوە مرۆڤێکی تەواوە و دەتوانێت جلوەی هەموو جەستەی بگرێتە دەست. ئێمە لە غاو دەکەینە دمی ئەسپ تاکو گۆرایەڵمان بێت و هەموو لەشی ئاراستا بکەین. سێری کەشتی بکەن هەرچەندە گەورەی و بای بەهێز دەیبات، کەچی بە سەوڵێکی بچووک بۆ هەر لایەک کەشتیوان بوێت ئاراستەی دەکات. بە هەمان شێوە زمانیش ئەندامی بچووکە، بەڵام شانازی بە لەخۆباییەوە دەکات. ئاگرێکی بچووک چ دارستانێکی گەورە دەسووتێنێ. زمان ئاگرە، جیهانەکە لە خراپە لە نێو ئەندامی دەشمان. زمان هەموو لەش گڵاو دەکات، ئەگەر لە ژیان بەردات بە خۆی بەگری دۆزەقدا دەگرسێت. مرۆڤ دەتوانێت هەموو جۆرە ئاژەڵێکی کێوی و باڵندەوە خەشۆک و بوونەوەرێکی ئاوی دەستەمۆ بکات و کردوشێتی، بەڵام کەس ناتوانێت زمان دەستەمۆ بکات. خراپەیەکە ناگیرێت، پڕە لە ژەهری کوشەندە. بە زمان ستایشی یەزدان و خودای باوک دەکەین، هەر بە هەمان زمانیش نەفرەت لە خەڵک دەکەین کە لە شێوەی خوددا دروست کراون. ستایش و نەفرەت لە هەمان دم دێتە دەرەوە. خوشکان و برایانم، ئەمە پەسەند نییە. ئایا لە یەک کانیدا ئاوی سازگار و ئاوی سوێر هەڵدەقوڵێت؟ خوشکان و برایانم، ئایا دار هەنجیر زەیتون دەگرێت یان میو هەنجیر؟ بەم شێوەیەش کانی سوێر ئاوی سازگار نادات. ئەمین. هیوادارم هەمووتان لە خێر و بەڕەکەتدا بن لە ناوی یەشوعی مەسیح. ئەمین.